خی پەروەردگارە فەرمێ لە سەرەتای سوورەتی قەسەسە کە باسی ئەەکەم فەرمێ تا سین میم ئەمانە ئەم پیتانێک کە لەرە هاتوون وەکو پیتەکانی تری قورئان کە لە سەرەتای هەندێک سوورەتە هەیە چواردە پیتی بەکارهێنراون کە ئەکاتە نیوەی 28 پیتی عەرەبی کە خی پەروەردگارە فەرمێ باشە ئەم قورئانە لەمەدا ڕێژراون دەی ئێوە بۆچی ناتوانن قورئانێک دروستکەن قورئانێک بێن و دای ڕێژن کە تەحەدای ئەم قورئانەی پێ بکەن بەرابەرێتی ئەم قورئانەی پێ بکەن ئایا ئەتوانن ئەی کە ناتوانن بۆچی اعتراف بەوە ناکەن کە ئێوە دەسەوسان و هیچ بەشەرێکیش ناتوانە گەر یارمەتی جنیشی لەگەڵ وێ ناتوانێت قورئانێک وەکو ئەم قورئانە داڕێژ لە هیچ لایەنێکی موعجزەیەکەیە عادەتەن خی پەروەردگار کە ئەم وشە ئەم پیتانە بەکاردێنێ نێرێ ئەلیف لام میم دوایە فەرمێ ذلك الكتاب لا ريب فيه باسی ئەو کتابە کاتەوە کە کتابیش لەسەر وەزنی فعالە یعنی مەفعول واتە مەکتوب لێرەژە فەرمێ تلك آيات الكتاب المبين ئەو ئاەتانە ئاماژە بەو تیلکە ئیسمی ئیشارەیە ئاماژەیە بۆ ئەو ئەحکامانەی کە پێشتر هاتوونەتە خوارەوە یان بۆ ئەم ئاەتانە کە تەبعاً لە قورئانی پیرۆزە هاتوونەتە خوارەوە لەو سەردەمەی مەکەیە لەو سەردەمەی پڕ ئیستیضعافیەیە لەو سەردەمەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەم مژدەی بۆ دێ کە مسڵمانانی بەڕێزی ژاوەرانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەم چیرۆکە بە گیان و دڵ وەرەگرن و قەناعەتی مطلقیان پێ هەیە کە وایە ومێدیشیان بەخوای پەروەردگار هەیە کە حتمما ئەو واقعە جاهیلیە ئەگۆڕێ و ئەگەر بەنو ئیسرائیلی ئامادە کردبێ و گەیاندبنیە سەر لووتکەی دەسەڵات بە تەئکید ئەمانی شەروە ئەگەین خی گەورە فەرمێ تلك آيات الكتاب المبين مبين يعني ئاشکرایە ڕوونە دەرخەرە نتلو عليك من نبأ موسى وفرعون بالحق لقوم يؤمنون نتلو تلاوت بوشتێکە کە حفظ کرابێ یان نووسرابێتەوە بخوێندرێتەوە تلاوت کردنەکە هەروەکو خی پەروەردگار لە ئاەتی تریشا فەرمێ واتبعوا ما تتلو الشياطين على ملك سليمان يعني وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون تلاوة يعني خوێندنەوەش بە ئەهەمیەتێکی گەورەترەوە چونکە باسی نەبەئیتی هەیە نەبەئیش بۆ خۆی لە خەبەر گەورەترە نەبە بۆ سەرنجڕاکێشانە کە ئیشەکە زۆر گەورەیە عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون نبأ أم گەورەیە ئەم خەبەر بەو شێوەیەتیە نتلو عليك ئێمە بۆ جەنابتی خوێنینەوە ئەمە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یاوەرانیشت گوێی لێگرن و پڕ بە دڵوەریەگرن لە بزات و هەڵوێستیانە دەرەکەوێ پش و درێژانە سەبری لەسەرەگرن لەسەر ئەو واقعە و کۆڵ نادەن هەتا ئیگۆڕن کۆڵیش نادەن هەتا گەنە ئەو مژدانەی کە لێرە هاتووە بۆ بەنی ئیسرائیل بۆ یاوەرانی پێغەمبەریش دێ عەلەیهی سەڵات وسەلام نتلو عليك من نبأ موسى موسى وتمان ناوی سيدنا موسى کە ناوی بەو شێوەیە بوو وتمان موسای کوڕی عیمران وفرعون فرعون ناوی دەسەڵاتەکەی وەکو ئەڵێن مەلیک و ئیمپراتۆر و کیسرا و قەیسەر و ئەمان ئەم فرعونە دەسەڵاتێکی زۆر گەورەی هەبوو خەڵک و ئازانە بەس لە میسرە بەڵام ئەم دەسەڵات دارێتی فرعون لە هەندستانەوە هەتاکو نەهری تۆنا لە ئەوروپا توولی کێشە مەسافەیەکی زەمەنی و مەسافەیەکی جوگرافیایی زۆر زۆری گرتبوو ئەمە 36 ولایات بوو بۆ هەر ولایەتێکیش کەسانێکی دانابوو لەسەری دڵڕەختتر لە خۆی کە خەڵکی بچەوسێنن بە تایبەتی ئەوانەی بەنی ئیسرائیل کە نزیکی خۆی بوو فرعونم لەقەبەیە هەروەها هامانیش بە هەمان شێوەیە من نەبەئی موسى وفرعون بالحق بحق ئەمەتان بۆ ئەجێڕین وبالحق أنزلناه وبالحق نزل لخواي حقي شوهاد هاتو ذلك هو الحق المبين فيامي خواي پروردگار وحقه وأم حقش بالتأكيد خواي قولك ناردويتي خوارو بحقيش ناردويتي خوارو حقيش أسلمينه وأو باطلشك برانبر بحق وستيته بالتأكيد تياتشون چونك خواي پروردگار أفرمي بل نقذف بالحق على الباطل فيدمغه فإذا هو زاهق خواي پروردگار حقي قرتوه بدستي خويا وأي شيء بباطله أقرتي لسر زوية واتولي شاشاو ولا سر زوية أبو بدا صلاة دار بلام خواي پروردگار بالتأكيد أو دا صلاة الرخينة ولا يبا
وحق دينات شويني بشرتك أهل حق أواني بيامي حقيان ورقرتوا زور بجدي شاني بدنا برو هستي مسؤوليتي چي قوري قيامت خوازيه بيامي خواهي هل بقرن أجنا أو هرخو بادانا بإسلامك أو انتمائك سطحي أعرابيانية خواهي پروردگار سركوتن بوشيويناني رتخوار باشا فرمي لقوم يؤمنون بو أو كساني كإيمانيان هنا أو كساني إيمانيان هنا ويستاك جوان لإما بي يا بيسنوك إما درسك لسر تشيروكي سيدنا موسى على نبينا عليه الصلاة والسلام باسكين الله نفسانه يكون هر دائما ما نحزيان لشتي تاريخي كونه كنسل من را ونسس بين را بلان خواهي پردگار كفرمي ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين خو منابه بهداية وكسيكي سرجاده برلايك كبيب إسلام نابا وناش زاني ناشي وبيزاني ناشي ونزيق بيتو ولا ربازي پروردگار أما هداية ورقرية نلرزي تقوى كارانا تاكل لم دينش تبقى بكابا منهجي خوي كابو خوي يقول فرميها تلك آيات الكتاب المبين نتلو عليك من نبأ موسى وفرعون بالحق لقوم يؤمنون لا ما كش بيوترين لام يعني لأجله لأجل قوم يؤمنون أمانك باوريان وآيا بمشيويا إما أم تلاوة بو أوانا كينو أم تشيروك بو أوانا جري